دەستگیر بم لە بەفیڕۆچوونی هەوڵ و ماندوودون و کۆششی 12 ساڵی خۆم و خێزانەکەم. من هاتووم وەکو 95 داکەوتی نەک لە کۆنمرەکەی خۆم بەڵکو داکەوتی لە مافی 75 65 85 بکەم، چونکە ئەوانیش وەکو 92کان خەونیان هەیە، ئێمەش وەکو 92کان خەونمان هەیە. من خۆم بە کۆنمرەی 95ەوە 12 ساڵە هەوڵەدەم پۆلی چواری سەرەتایی بووم بە وەڵاهی پێنجی بەیانی وەڵەسان بۆ سەعی تەنها بۆ ئەوەی لە بەشێک خوێنم کە ئارەزوومە سبەی ڕۆژ خزمەتێ بە کۆمەڵگاکەم بکەم. ئێستا تۆ من ئەو کۆنمرەی بیستومە دوای 12 ساڵ هێناومە ئاواتی خۆمەوە بوو کە لە بەشێک وەرگیرە. تۆ هاتووی منە لە خەونی خۆم دابڕاندووە 75 کە ئاواتی بەشێک بۆ هەوڵی بۆەوەیەوە تۆ هاتوویەوت لە خەونی خۆی دوور خستۆتەوە تۆ وازانی تەنها 99 خەونی هەیە و ئەو نەگەشتووە بە خەونەکەی خۆی. مەبەستی حکومەت لە کەمکردنەوەی کورسی بە خۆڕایی و زیادکردنی کورسی پاراڵێل تەنها ئەوەیە کە خوێندکار بە پارە بخوێنێ و خۆی سوودی لێوەربگیرێ. ئەو پارەیەش کە لەلایەن و قوتابیانەوە درێکە بە پاراڵێل دەخوێنم هەرگیز بۆ سوودی زانکۆکان نییە، لە زانکۆکانە سەرف ناکرێتەوە، بەڵکو تەنها خۆیان دەیخۆن وەکو هەمووە و مافانەی ترکە خوراوە. بەڵام ئێمە لێ ناگەڕین هەوڵ و مادووبوونی 12 ساڵی خۆمان و خێزانەکانمان لێ ناو بچێت و ببێتە قوربانی ئەم سیستەمە فاشیلە. بەردەوامە بین. داوامان لە حکوومەت و وەزیری خوێندنی باڵا هەیە نمرە دابەزێنێ وەکو پاری لێ بکاتەوە، کورسی بەشەکانی خۆڕایی هەمووی زیاد بکرێت. داوایەکەم لە وەزیری خوێندنی باڵا بەشەکانی ئێوارانی سنووری پارێزگای سلێمانی هەمووی بکاتەوە. بۆچی معقوڵ نییە لە هەولێر دووها کراوێ لێرە کراوێت ئەبێ ئێواران بکرێتەوە، ئەبێ دەرەجە دابەزە کورسی هەموو بەشەکان زیاد بکرێت. اینجای موازێن ئەگینە هەموو ڕۆژەیە مەلێریانە بزانکولێن بۆ دووبارە بکات بەش هەیە. بەڵام ئەوەنە نمرەکە بەرز بووەتەوە وەزیر خۆی سەرەتاوتی چوتی یەک دوو نمرە بەرز بووەتەوە، بەڵام دوایە کە سێرەکەی سەری بەشەکانەکەی لە چەند ساڵی پارە دەبۆ پێش نمرە چۆتە سەری. خوێندکارم دەرەجەی لێکەویان نێمە ناچارەکەن بچینە ئەهلیەکان بەباگەر من هەم بە یەکێ دەتوانای نییە. من ئەمڕۆ بە نوێنەری 50 تاوەکوونەوە و هەمویان هاتون داوای مافی خۆیانەکەن. دەرچی پۆلی دوانزەم بە کۆنمرەی تێکڕای 98 داوای ئێمە ئەوە لە وەزیری خوێندنی باڵا کە ئەو پێشەوەی ناگەم بە دووتی کورسی زیاد دەکەم. ئێمە کورسی زیادکراوەکانمانایە تەنە ئەو مافەی کە هەمان بۆ وەک پارێکی لێ بکەنەوە، تەنها وەک پارێکی لێ بکەنەوە هیچ ترمانە. ئیسا من بە معدەلینەوە تۆش مەجبورم بچم لە پەرستاری بخوێنم. تاوسێ ناوم لە هیچ شوێنە نهاتوەتەوە، دەرەجە ئامار هاتووە شەو داتا هاتووە کەمی کردووە، بەشی 80 بۆ 90 هەزاری ڕێک کەمی کردووە، 3000 کەمی کردووە، 3000 کەمی کردووە و کورسیان کەم کردوێتەوە بە ڕێژەیە بەس بۆی خەڵک بچێتە پاراڵێر. ئەمە نامانێ بە تەنیا نەوەمان بۆ چاکەن هەر نەوە هیلاک نەبووە ئەوەی 50 هێناوە، ئەوەی هێندە زۆر تەلەبەمان هەیە 2 ساڵەیە هەیە 3 ساڵەیە هەیە تەحسین معدەلی کردو، ئەوانش هەرمیان مافیان خوراوە. ئەو دەرەجەی کە من خۆم دانابوو ساڵانتر بەشی ئینگلیزیەکان ئەدەبی ئینگلیزی بەشی وەرگێڕان بەشی ئەدەبی کیمی ئەوانە هەمووی وەرەگیرا. ئەو مەسەلەی کورسی کەمکردنەوەی ئەوە تەنها بۆ ئەوەیە بۆی کە هیچ بە هیچ جۆرێ خوێندنی حکومی نەمێنێت. ئەوەی هەموو خوێندنەکان ببێ بە پارە ببێ بە ئەهلی هەمووی تەلەبە بێ هیواکەن. معدەلم 84 لە ژمێریاری وەرگیراوم کە ساڵانی تر ژمێریاری نزیکەی دەرەجەی 74 وەرگرتووە، بەڵام ئەم ساڵ بە 84 لەوێ ناوم هاتۆتەوە لەبەرەوەی سەرجەم کورسیەکانیان نزم کردوەوە لە هەموو بەشەکان، بەڵام ئێستا تەنها بەشی ئەوانەی کە نەونۆن کورسیەکانیان زیاکراوە. ئێمە داواکارین دەرەجەی 67 و نەوەکانیش بە هەمان شێوە کورسیان بۆ زیاد بکرێت لە بەشانەی کە خوازیارن. دنیا پێشکەوتووە، یوتیوبمان هەیە، مامۆستای زۆر لێ هاتوومان هەیە دەرس شەرحەکەن، یعنی هەچ کەسێک تەنانەت نەچێتە مەکتەبیش دەتوانێت دەرەجەیەکی بەرز بێنێ. بڕۆن ئەو هەموو مامۆستا بەتوانیانمان هەیە هەمووی مەرزەمەی زۆر باشیان دروست کردووە. مەرزەمەکان بەبێ ئەوەی پێویست بە مامۆستا هەبێت دەرەجەی تا ئەهێنی. حکومەت لە کاتێکا بەرپرسیارە لە زۆرەی نمرە کە خۆی هاتووە مەنهەجی کردووە بە هەڵبژاردن. لە 2014ەوە هەمان مەنهەجی پۆلی دوانزەیە شتێک نەمان نەیهێنێتەوە، یعنی تەلەبە لە ئیمتیحانی ساڵانی تری نیشتیمانی سعی بکات کتێب نەکاتەوە دەرەجای هێنێ دەرئەچێ. ئێمە وەکو دەرچوانی پۆلی دوانزە لە دوای ڕاگەانی ئەنجامی زانکۆڵاینەوە بەتای ئەنجامەکان ڕەتەکەینەوە و داوای هەڵەشانەوەی ئەنجامی زانکۆڵاینەکەین لەبەری ناقێکی زۆر بەرامبەر خوێندکار کراوە هیچ خوێندکارێک لە بەشی دڵخوازی خۆی وەرنەگیراوە. من بە کۆنمرەی 91ەوە لە بەشی تەکنەلۆژیای داتابێز وەرگیرام کە هیچ حەزم پێ نییە. ئێمە ئەمانەوێت زانکۆڵان بەتای هەڵۆشێتەوە
بەم بڕیارەیە بچنەوە و کورسی خۆڕایی زیاد بکرێت و ئێوارانی سلێمانی بکرێتە داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە سیستەمی پەروەردە ئێمە بنەڕەتمان بە خراپی هاتووە بۆیە ئێستا کە حەڵمان وایە لە سیستەمی پەروەردەیە بەکەمکردنەوەی مەنهەج و ئاسانکردنی پرسیار قوتابیەکی زۆر دەرەجەی هێنا دوای ئەوەش ئێمە حەقی خۆمانە لە هەر بەشێکی دڵخوازی خۆمان وەرگرن لەبەرەوەی ئێمە هەوڵماندا و دەرەجەمان هێناوە بەڵام خوێندنی باڵا بەکەمکردنی کورسەکان و داخستنی ئێواران دەرەجەی یەکجار بەرزکرۆکە بەداتا هەموو مامۆستاکاندا ناوە لە چاو پارەوە کورسی کەم کراوەتەوە خوێنکار کەمتر وەرگیراوە لە زانکۆکان کە لە کاتێکا دەرەجەی کەمتر هاتووە لە پار. طبعا من وەکو نوێنەری خوێندکاران بەیاننامەی سەرجەم خوێندکارانی ناڕازی لە سەرجەم شار و چارەچەکانی هەرێمی کوردستان ئەخوێنمەوە چەند ڕۆژێکە بەهۆی خراپی سیستەمی وەرگرتنی زانکۆلاین لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئێمە بە نوێنەرایەتی هەزاران قوتابی و خوێندکار لە سەرجەم شقامەکان لە سەرجەم شار و شارۆچەکان لەم ڕوانە داوا دەکەین پێداچوونەوەی خێرا بکرێت بە سیستەمی زانکۆلاین. یەکەم پێداچوونەوەی جددی بە سیستەمی وەرگرتنی زانکۆلاین بکرێت کە هۆکارە بۆ ئەم گرفتانە ساڵانە ئەم کێشانە دووبارە دەبنەوە بەهۆی خراپی سیستەمەکەوە. دووەم زیادکردنی ڕێژەی وەرگرتنی هەموو بەشەکان بە جۆرێک هەموو کورسیەکان وەک ساڵی ڕابردووی لێ بکرێ و بگرە زیاتریش. سێەم بەشەکانی ئێواران بکرێنەوە چونکە کاریگەری لەسەر دابەزاندنی هەموو بەشەکانی تر هەیە هەروەک چۆن کێشەی قوتابیانی کە کۆنمرانەوە دوونۆیە هەروەک چۆن ئەو کێشانەی کە ئەو قوتابیانی کە کێشەکانیان کەنمرەکانیان نەوەیە کێشەکانیان بۆ چارەسەر کراوە بە هەمان شێوە داواکارین کە ئەو قوتابیانشی کۆنمرەیان 65 و 75 و 7 کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. لە کۆتاییدا داوا لە سەرجەم خوێندکاران دەکەین بە ناوی خۆیان و با ناوی خۆیان لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان بە هیچ شێوەیەک تۆمار نەکەن لەبەر تاوەکوونی ئەم گرفتانە چارەسەر دەبن.